بۆچی زوو هەواڵی کشانەوەی ئەمریکا لە ڕۆژئاوا بڵاو دەکرێتەوە؟ ئەو فاکتەرانە چین کشانەوەی هێزی هاوپەیمانان دەکەنە ئەستەم. لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژ بۆ دووەم جار دەنگۆی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژئاوا بڵاو دەکرێتەوە. جاری پێش و ترامپ هەواڵی کشانەوەی ڕەت کردەوە. هەواڵی ئەم جارە بە ناوی سەرچاوەیەکی پنتاگۆن بڵاو کراوەتەوە. دەنگۆکان لە کاتێکدا تەنها دوێنێ 3 کاروانی هاوکاری سەربازی ئەمریکا گەیشتە بنکەی سەربازی هاوپەیمانان لە پارێزگای حەسەکە. ئەم بەرین زەمان ڕۆژنامەنووسی پێگەی ئەلمۆنیتەری ئەمریکی ڕایدەگەێنێت ئەگەر دەنگۆی پلانەکە ڕاستیش بێت کۆنگرێس شکستی پێدەهێنێت. بەشێک لە چاودێران پێیان وایە لەو قۆناغا ئەمریکا ناوێت بۆشایی ئەمنی بە کشانەوەی لە سووریا دروست ببێت. ئیسرائیلیش فشار دەخاتە سەر واشنتۆن هێزەکانی لە سووریا بهێڵێتەوە. هەر کشانەوەیەکیش پێچەوانەی ستراتیژی ئاسایشی ئیسرائیلە، بۆیە ئەگەرێکی دوورە. ڕۆبین ڕشفان ڕۆژنامەنووس لە واشنتۆن ڕایگەیاندووە لە ئەجێندای ئیدارەی ترامپ بە هیچ شێوەیە کشانەوەی لە سووریا تێدا نییە. پنتاگۆن بەردەوام پلانی جۆر بە جۆر دادەنێت، بەڵام مانای وانییە جێبەجێ بکرێت. دەژڵێت لە دیداری لەگەڵ بنیامین ناتەنیاهۆ باسی لە دۆسیەی غەزە کرد. ئەمەش مانای وایە هێز زیاتر دەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. زۆرینەی بەرپرسانی ئیدارەی ترامپ کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دانراون دۆست و پشتیوانی کورد و نەیاری تورکیان، دەشزانن هەر پشتێکردنێک لە کورد لە قازانجی تورکیایە، بۆیە هیچ شتێک ناکەن لەو قۆناغا پێگەی تورکیا لە سووریا بەهێز ببێت. پێدوایە سوپای ئەمریکا لەم قۆناغا لە سووریا بکشێتەوە؟